بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، وصلى الله وسلم على عبده ورسوله الأمين محمد النبي الأمي وعلى آله وأصحابه وأمته أجمعين. اللهم يا ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه، اللهم آمين. وشكانوا برايني بريد ظهر شوينك نوجوتان لدى مصلا ورحمة إخواتان ليبت وبشتواني خواهي قولي لم ألقيوه دزكين بباس كردني خيرو چاكو ئەجری سەدەقە خێرکردن پارە بەخشین هەر لە زەکاتدانەوە کە فەرزی خوایە هەتاکو هەموو جۆرەکانی تری سەدەقە بە پشتیوانی خوای گەورە. کۆمەڵی فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەموو فەرمودەی صحیح و هەڵبژاردن لە صحیحی تەرغیب و تەرهیبی ئیمامی موزیری وەکو هەموو ئەڵقەکانی پێشووتریش هەرو فەرمودە صحیحانە دێنین. لفرمودي يكم ذاك بمان هالبجاردون في غمري خوا صلى الله عليه وسلم دفرمت لفرمودي كمعاذ كوري جبل رضا ورحمة خواه لبي جرته بمان دل في غمري خوا صلى الله عليه وسلم لقلي دابم لسفريكا ليكو بيكو نزيق بوين بيكو دروشتين بريا يعني استغلالي فرصتك كدوا بريا درون ويثتي في غمري صلى الله عليه وسلم بديونتو بسياري ليك كدوا الله قلت يا رسول الله في مد أي في غمري خوا أخبرني بعمل يدخلني الجنة کارێکم پێ بڵێ پێی بچمە بەهەشتەوە، شتێکم پێ بڵێ کە ئیتر ئەگەرکردم پێی بچمە بەهەشتەوە. ويباعدني من النار هو لآگری دۆزەخم دوورخاتەوە. پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێی فەرموو لقد سألت عن عظيم وإنه ليسير على من يسره الله عليه. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەڕاستی پرسیاری شتێکی گەورەت کردووە، جا بچمە بەهەشتەوە و لە ئاگر بە دوور بم هەموو خەڵک تاالبی ئەوەیە. ئەوەی کە باوەڕی بەخۆ بۆ قیامەتایە هەمووی لە پێناوی ئەوەیە کارەکە کە لە ئاگر بپارێزێ و بچێتە باشتەوە. پرسیاری شتێکی گەورە کردو بەڵام ئاسانە گەر یەکێ خوای گەورە بۆی ئاسان بکات. فەرمووی تعبد الله ولا تشرك به شيئا. یەکەم شت ئەوەیە کە عیبادەتی بەس ذاتی ئەڵڵا بکەیت و هیچ شتێ نەکەی بە هاوشان و شەریکی خوای تەبارەک وتەعالا. هیچ شتێ لە عیبادەتە لە عیبادەتکردن تا هیچ نەکەی بە شەریکی خوا. وتقيم الصلاة نوێژەکانت ڕابگری بە ڕێک و پێکیەوە و شێوەی کە خوای گەورە پێی خۆشە و فەرمانی پێکردووە. وتؤتي الزكاة زكاتي كمالي خواي ومالي خواي ياويتي بتو أو زكاتي كحق فقير وفقراء اللي دركي. وتصوم رمضان روجي ماي رمضان بقري وتحج البيت حجي مالي خواب كيت. أما يكم شد بك بيغمبر صلى الله عليه وسلم بي فرموا قالي كي نيازي باشتي هي لا إله إلا الله كي بانا دوريني هرشي عبداتي كي كربو خوابه نوش روجو زكاة حج أما أنا بايكاني إسلام من أم بايانا الراقر تو إن شاء الله مستحقي ويبتي تباشتو. ئێمە لێرە ئەمە بەسمان پێچی بوو زەکات. پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەم زەکاتە یەکێکە لە پایەکانی ئیسلام، یەکێکە لە مەرجەکانی چوونە بەهەشت، یەکێکە لە مەرجەکانی خۆپاراستن لە ئاگری جەهەنەم. بەڵێ لە فەرمودەیەکی ترە کە جابر بۆمان دەگێڕێتەوە، جابری کوڕی عەبدوڵڵا ڕەضا ڕەحمەتی خوای لێبێ، دەڵێ پیاوێک بە پێغەمبەری خوای وت صلی الله علیه و سلم وتی یا رسول الله أرأيت إن أدى الرجل زكاة ماله. ئەی پێغەمبەری خوا گەر پیاوێک زەکاتی ماڵی خۆی دەرکات ئیتر و ماڵە هیچ مشکلەیەکی هەیە؟ پیغمبر صلی الله علیه و سلم فرموی من أدى زكاة ماله فقد ذهب عنه شره. هەچ کەسێ زەکاتی ماڵ و سامانی خۆی دەربکات ئیتر شەڕ و خراپەی ئەو پارەی لە ئەستۆی نامێنێت. یعنی خراپەی ئەو پارە و سامانە لە ئەستۆتا نامێنێت بە مەرجێ تۆ چی کردبێت؟ زەکاتی ماڵت لێ دەرکردبێت. لە فەرمودەیەکی ترە طبعا كالي شركي نامين خرابي نامين يعني وبالي نامين بس ما بيون نبتش لحرامش باي كاري تبلا والله قناع بانا بمادم زكاة ملين كدوا مالك ثروتك ثمانك لحرام باي بكري خوا بنامان با اگر بيشي كي بخير مگر دعاو كي بلا خواي جان وبالكيم لفلابري اجيناوكو خير نيو چونك تو بحلا حرامي باي كدوا ابي بيلي تو بو كسي كصاحبتي كاهليتي كمستحقتي كپاري او بو تو خواردوتا ابي بگيره تو بو اوي اگر صاحبي دش نزاني بي كي بخير هج پاري لحرام پياك رابي خوا پنامان با او خيره كشي لقبول لابيت بوكو خير مگر خير كنكي بزونغ بي اوبالكي لسلابري وغناحكي لفدفعك اگر خوي غور بيوت لفرموديك ك
صحابيك بناوي عبد الله كوري معاوية غاضرية وبما نجرته دلهم پیغمبري خدا صلى الله عليه وسلم فرميتي ثلاث من فعلهن فقد طعم طعم الإيمان ثيشتهن هج كذبيكات أو تاموتشي إيماني كردو أو لذتي لإيمانك ديوة ثي كار هي هج كذبيكات أو إفادي لإيمانك كردو تامي إيماني كردو يكم من عبد الله وحده وعلم أن لا إله إلا الله هج كسي عبادت بذبو ذاتي الله بك وبذانك هيج خوايقنية إلا الله نبت هەچ کەسێ بزانێت هیچ خوایگنی ئیلا ئەڵڵا نەبێت یەقینی هەبێت کەس بە هاوشان و هاوشێوە و هاودەسەڵاتی خوا نەزانێت لە هیچ کارێکە نە لە پاڕانەوەی نە لە دوعای نە لە عیبادەتی نە لە هاوارکردنی نە لە یەقین و باوەڕی نە لە پەرستنی نە لە هیچ شتێکە نە لە یاسا و بەرنامە شوێنکەوتنە لە غەیری بەرنامەی خوا شوێن کەس نەکەوێت بزانێت خوای هەیە ئەو خاوەنی ئەوەیەکەوە خوایەتی بەسەرەوە بکە نە کەسانی کە بێنی و بیکا بەخوا بەسەر خۆیەوە وأعطى زكاة ماله طيبة بها نفسه مەرجێکی کەش بۆ ئەوەی تامی ئیمامکەی ئەڵێ زەکاتی ماڵەکەی خۆی دەرکا نەک بەوەی پێی ناخۆش بێ تۆزێ پارەی جا کردوتۆ لە زەکاتی ماڵەکەی ئەڵێ ینی دەستی تێی ناچێ 100 پرسیارەکە بەشکم دینارێک کەمتر بێ ئاخر تۆ بڵی زەکاتی ناتوێت تۆ بڵی کاتەکەی وابێ تۆ بڵی وابێ بەس بۆ ئەوەی چی بەشکم بتوانێ نەیدا بەشکم شمولی ئەم نەکە دەستی ناچێتە ماڵەکەیەوە خێریکی لێ بکات پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێت طیبة بها نفسه زەکاتی ماڵەکەی دابێ و دڵی پێی خۆش بێ کە زەکاتی داوە ئەبێ مەمنون بی کە فەقیرێکە دەستی ئەو زەکاتن لێ وەرگرێ ئەوە حەقی تۆ نییە و حەقی ئەو فەقیر و هەژارەیە لە ناو ماڵەکەی تۆیە ئەوە ئاگرە لە ناو ماڵەکەی تۆیە ئەبێ ئەو دەقەیە مرتابی کاتێک کە ئەیبەخشی بڵێ ئەم بەڵایەم لە کۆڵ بووە ئەمە ئاگر بوو لە ناو ماڵیم ناچووکە مافی من نییە مافی ئەو فەقیر و هەژارەیە خوای گەورەی ئاوێتی بە من ئەم دەوڵەمەندییاوە بە من ئەمە بەشی من نییە ئەبێ ئەمەی لێ جیا بکەمەوە رافدة عليه كل عام همو صالك خوي هثي بأنجام داني أو كارا وأفرمي ولم يعطي الهريمة ولا الدرينة ولا المريضة ولا الشرط اللئيمة نتشي لنا ومالكا كامي خرابة كامي لولاخ ولا مرو مالاتا كامي بيربو كامي لرى كامي لاوازة كامي نخوشا بشي أمانة جاكاتو أمانة بكابا زكاتي مالكي مرو بذني هي بشي كامي سيسولات وبارناكات عيب دار بشي أماني لي جاكاتو لە ماڵەکەی کام شتی بێکەڵ کە ئەمە بێنێت و جای کاتۆ بیکا بە زەکاتی ماڵەکەی یاخود گەنم و جۆی هەیە کامەی خراپە و کامەی بەکەڵکی خواردن نایە بچێ ئەوەی لێ جیا بکاتەوە بیکا بە زەکاتی ماڵەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ وەلاکن من وەسەطی ئەموالیکم نەچن باشترینیشی بن کامە لووتکەکەیەتی و سەرتاکەیەتی ئەوەشی جاکەنەوە نا لە ناوەندەکەی نە هەر دەرەجەیەکەکە نە ئەوەشی کە بەکەڵک دایە وەسەطی ماڵەکە با لە هەردووکی تیابێ مشکلی تیان نییە نەگەوێ بچی هەرچی جوانە ئەوە جیاکەیتەوە بیکەی بەخێر خوای گەورە داوای ئەوەشی لێ نەکردویت کامەی دەرەجەیەکە تۆ ئەوە جیاکەیتەوە بەڵام نابێ لە هەمان کاتیشە کامەی بێکەڵکە و هیچ بەکەڵک نەماوە تۆ بچی ئەوە جیاکەیتەوە بڵێ وەڵا ئەماکەم بەخێر خوای گەورە فەرمێ لەن تەنالوا البر حتى تنفقوا مما تحبون خێرتان دەست ناکەوێ هەتا شتێ نەبەخشن کە خۆتان حەزی پێ بکەن ئەبێ ئەو ماڵەی کە تۆ ئەیبەخشی خۆ حەزت لێ بێ خۆت تامی لێ ببینیت خۆت لەزەتی لێ ببینیت خۆت حەزکەی خۆت بێت نەگەوەی کەوا بەکەڵک نەما و ئیش پێی نەما دێ فڕێی وەڵاکردن بەخێر لە ڕای خوا ئەوە خێرکردن نییە خوای گەورەش فێڵی لێ ناکرێت فإن الله لم يسألكم خيره ولم يأمركم بشره خوای تبارك وتعالى نەوتێتی باشترینی ماڵەکەت جاکەرەوە هەڵی بژێرە نەوتێتی خراپترینەکەشی کامەی وەسەتە لە ناو ماڵەکەتە ناوەندە نە زۆر دەرەجەیەکە نە زۆر خراپیشە کامە ناوەندە ئەڵێ ئەو بکە بەخێر لێ قوبوڵەکەم بەڵێ فەرمودەیەکی تر سەبارەت بەوانی کەوا زەکات نادەن ملە جیڕێکن لە ئاسی زەکاتە من باسیەوە ناکەم کە باوەڕی هەر بە دینی ئیسلام و بەخوا و بە قیامەت دنیا و بە ئەرکانەکانی ئیسلام و هەر بێ ئیمان باسی ئەوانە ناکەم من ئەوم موتەی من ئەم دەبا بە بەرنامەی من ئەم دەرسانی من بۆ کەسانەیە کە مسلمانن خۆیان بە ئومەتی محەممەد دەزانن صلی الله عليه وسلم خۆیان بە شوێنکەوتووی ئەم قورئانە ئەزانن بە حسابی خۆی بە مسلمان ئەزانێ ئەوێ کاری خێرکە بەڵام سەی دەکەیت سبحان الله نوێژەکە کەچی زەکات نایە چەند جار پیانوتم مامۆستا فڵان کەس نوێژەکە بەڵام دڵی نایە زەکات بە هەیە تۆ بەی کرۆ دەستی کرۆ بە نوێژکردن دوای کە پیانوتۆ بێت زەکاتی ماڵەکە بیت لە داخە نوێژەکەشی تەرک کردو جا بۆ ئەو کەسانە ئەم فەرمودەی پێغەمبەر صلی الله عليه وسلم دێنین کە ئەبوو هورەیرە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ بۆمانە گێڕێتەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی ما من صاحب ذهب ولا فضة لا يؤدي منها حقها إلا إذا كان يوم القيامة صفحت له صفائح من نار پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمێ هیچ کەسێک نییە
خاوەنی پارە و ئاڵتون و زێڕ بوو بێت لە دنیاە حەقەکەی خۆی نەدابێ ئەو زەکاتەی کە فەرزی خوایە لی دەرکا کە لە 20 مسقالێکە نیو مسقالەکات لە 20 مسقال نیو مسقالەکە لە 40 مسقال یەک مسقالەکە لە 40 دینار یەک دینارەکە إلا إذا كان يوم القيامة صفحت له صفائح من نار روجي قيامة پیغمبر صلى الله عليه وسلم أو آلتون و زێڕ و زیوەی کە هەیبوو بۆ یەکرێ بە پلێتی ئاگر بۆ یەکرێ بە پلێت سوودەکرێتەوە لە ئاگرا فأحمي عليها في نار جهنم ئەو پلێتە بە ئاگری جەهەنەم سوودەکرێتەوە ئاڵتون و زیوەکەی بۆ کرێ بە طبق پلێت اینجا بە ئاگری جەهەنەم سوودەکرێتەوە فيكوى بها جنبه وجبينه وظهره لا کەلەکەی لا تەنیشتی لەگەڵ ناوچوانی لەگەڵ پشتی پێداخەکرێت خوا پەنامان بە كلما بردت لەگەڵ تۆزێ سارد بووە أعيدت له سل نيوبوي سورة كريتو بيوي أنديتو في يوم كان مقداره 50,000 سنة لو روجي قيامتها ك50,000 صالي الدنيا روجي قيامت يق روجا يوم القيامة يعني روجي قيامت أو روجا 50,000 صالي الدنيا حتى يقضى بين العباد فيرى سبيله إما في الجنة وإما في النار پیغمبر صلی الله علیه و سلم فرمی حتی کو ام 50,000 ساڵە تەواو بێ محکمەی هەموو خەڵک تەواو بێ جارێ بەس بۆ عەذابە دێ ئەمەی کە زەکاتی نەداوە هەرچی ئاڵتون و زیوەکەی هەیە بۆ یەکرێ بە پلێت و لەسەر ئاگری جەهەنەم سوورەکرێتەوە لاکەلەکەی و ناوچاوانی و پشتی پێداغەکرێ هەر لەگەڵ سار بۆ جاری کە بە هەمان شێوە سوورەکرێتەوە پێی داغەکرێ هەتا 50,000 ساڵەکەی قیامەت تەواو بێ پێغمبەر صلی الله علیه و سلم فەرمی اینجا دوای ئەوە خوای گەورە بڕیاری لەسەردا ئایا دیسان ببرێ بۆ جەهەنەم یاخود عفویەکات و ئەی خاتە بەر ئافواتێ شتێکە لێی ببوورێ ئەمە موسڵمانە ئەمە ئەهلی نوێژ بووە ئەمە ئەهلی لا إله إلا الله محمد رسول الله بۆ بەڵام زەکاتی نایەوە دڵی ناتوە زەکاتی ماڵەکەی بە پێغمبەر صلی الله علیه و سلم فەرمی ئابۆ شوێ مامەڵی لەگەڵاکرێ ئەگەر خوا پەنامان بە ئەوەی کە هەر باوەڕی بە زەکات نییە وەر کافری تەواوە ئیمانی نامێنێ هەچ کەس باوەڕی بە حوکمێک لە حوکمەکانی ئەو دینە نەبێ بە حوکمێک لە حوکمەکانی ئەو ئیسلامە نەبێت لإسلام چێتە دەرەوە ئەبوو بەکر ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم وفاتی کرد زۆربەی عەشیرەتەکان کە هەڵگەڕانەوە بە مرتەد نایان برا و جێشی کردە فەریان و شەڕی لەگەڵاکردن هەتا گێڕانیەوە ژێڕکێفی ئیسلام و دەسەڵاتی خلافەت بەس لەبەرەوە بوتیان ئێمە زەکات نادەین تیانەوە سەرانەیەک بۆ داومانە بە پێغەمبەر صلی الله علیه و سلم ناین بە تۆ ئەبوو بەکر وتی قەسەم بەخوا ئەوەی فەرقی بینی نوێژ و زەکات کە شەڕی لەگەڵاکەم حسابی موسڵمانی بۆ ناکەم أو فرق بيني من فرق بين الصلاة والزكاة أو نوجي بين أو فرق بيني نوجو زكاة كات حسابي مسلماني بناكمو أبي بهن لتوجر كيف إسلامتي بمرتد لقلم درا هات كف كباوري بتشي نبي بالزكاة كنبت أو باوري بي نبي مرتد بي لإسلام هلا قرأتوها أو كباوري بيتي ونايدات إن جاء أو عقوبك يتي خوا بنامان بات کە بەم شێوە ڕۆژی قیامەت ئەو ئاڵتون و زی و پاری بۆ کرێ بە پلێتی ئاگر و ئەبێ پێداغوکرێ هەتا 50,000 ساڵەکەی قیامەت هەتا مەحکەمەی هەموو خەڵک تەواو بێ ئینجا خوای گەورە قەراری لەسەردا بیبەن بۆ جەهەنەم یا بیبەن بۆ بەهەشت وتیان یا رسول الله ئەی وشتر پاشان وتیان یا رسول الله ئەی ئەوەی مەڕ و ماڵاتی هەیە ئەی ئەوەی مەڕ و بزنیە فەرموودەکە دوور و درێژە فەرمووی کە ئەو حەیواناتانی کە هەیبووە لە ڕۆژی قیامەتە زیینگو ئەکرێتەوە إلا كان يوم القيامة بطح لها بقاع قرقر أوفر ما كانت لا يفقد منها فصيلا واحدا تطأ بأخفافها وتعض بأفواهها كلما مر عليه أولاها رد عليه أخراها روجي قيامت خواز زينيانا كاتو لو بري قلوية لو بري كلبان هي نينوكيان هي بو بري ناشريني لعرزك تختار رانك شيء أم كفيك أم زكاتين أم هم مرمالات وسروت وثامانيها بو أم حيوانات أم زينوكتو بيغمص الله صلى الله عليه وسلم بثريا إبليشن وقبالي ليقلو نينوكي لأدن بەسەر یادێن و ئەڕۆن لەم فەرەوە بۆ ئەو سەر بەبێ ئەوەی یەک حیوانیانی لێ کەم بێت هەر هەمیان زیینوە کاتۆ خوای گەورە هەتا 50,000 ساڵەکە تەواو بێ ئەو ئاوە لە ژێپەی وڵاخ و ئاژەڵەکەی خۆیەتی کە لە دنیایە دڵی نە ئەهاو زەکاتی ماڵی خوای لێ دەرکات کە لە دنیایە دڵی نە ئەهاو زەکاتی ماڵی خوای لێ دەرکات خوای گەورە ئاوا بەو شێوەی مامەڵی لەگەڵاکات لەو ڕۆژەیە خوا پەنامان بە هەر شتێک کە زەکاتی لەسەر بێ و دەفعی زەکاتی لێ نەکەی خوای تەبارەک وتەعالا لقرآن لچندین شوێنە زەمی ئەو کەساناکات کەوا ماڵی خۆیان نابەخشن زەکاتی ماڵی خوا دەرناکەن والحديث پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئەم مەسەلەی ئەمەندە زۆرە بەڕادەیەکە کە ئینسان یعنی لێ ئەتۆقێ مثلا بۆ نمونە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەفەرمێت کە عەبدوڵای کوڕی عومەر بۆمانە گێڕێتەوە دەڵێ إن الذي لا يؤدي زكاة ماله هەچ کەسێ زەکاتی ماڵی خۆی دەرنەکات يخيل إليه ماله يوم القيامة شجاعا أقرأ ڕۆژی قیامەت بۆ یەکرێ بە مەهژدیهایەک بە مارێکی کەچەڵ
بە مارێکەوەی حاک پیرە بێ سەری ئەڵێن مووی لێ دێت و سەریە ڕوتێتەوە و ناشرینە بێ ئەڵێ بەو شێوەیە لە بەرچاویە پار ماڵەکەی بۆ ئەبێ بەوە بە دەعبایەکی ئاوە تێوەی ئاڵێ لەه زەبیبەتان قال فيلزمه أو يطوقه يقول أنا كنزك أنا كنزك خوا پەنامان بە ئەبێ بە مارێکی ناشرینی کەچەڵ کە دوو شۆقی هەیە تێوەی ئاڵێت یعنی نمونەی نییە ئەو هەژدی هەیە و دەعبا لەسەر نییە لە گیانیەوە ئاڵێ قەپەکە بەناو دەمیا قەپەکە بە گیانی ئەڵێ من ئەو پار و سامانە بووم کە لە دنیایە بە قوربان و بە ساقەیە بوویت و دڵە ناهەو خەرجەکەی دڵە ناهەو بیخۆی دڵە نایە بێی بە فەقیر و هەژار یعنی بەڕادەیەک پێغەمبەر صلی الله علیه و سلم لەسەر ئەم مەسەلەی زەکات نەدانە و پارە نەدانە بە فەقیر و هەژار و دەرنەکردنی بەشی فەقیر و هەژار لە ماڵی خۆ بە شێوەیەک هەڕەشەی لەسەر کردووە حەدیثەکانی بەڕادەیەک ئینسان بیخوێنێتەوە هەر ئەتۆقێ بۆ هیچ شتێکە و عەذابەی ئاوا باز نەکردووە خوشکان برانەوەی گوێتان لە دەنگ بە ئەوەی کە خۆی بە موسڵمان نەزانێ ئەوەی خوا لە خۆی ڕازیکە پاتاڵێکی دنیا ئەوە نایێنێ قەسەم بەخۆی وەکوی سە حەدیثیکە دێی پێغەمبەر صلی الله علیه و سلم باسەکە سوێنگە خوا پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەڵێ بە هیچ شێوەیەک پارە کەم ناکا لە خێر و سەدەقە بڕۆ زەکاتی لێ بە خێر و سەدەقەی لێکە بەخوا کەم ناکە ئەوە شەیتانە بە گوێتە ئاچرپێنێ ئەڵێ ئەگەر بێت و پارەکە کەمە بێتەوە بیکەی بە خێر کاکە خۆتە و ماڵی خۆتە عەزێتە پێوە کێشاو پێیاو کردو بۆچی ئاوابی بە پتەخشان و پەخشانێکی بۆ بێی بە فەقیر و هەژار ئەمە هەمووی چرپەی شەیتانە بە گوێمانە ئەو تەماعی دنیایە وا لێ نەکە ئەم پارەی خوا داویتێ خوا عەقڵی داویتێ خوا چاوی داویتێ خوا دەست و قاچی داویتێ خوا ئەو هۆش و توانایی داویتێ ئەم ڕزقە باتێ ئەم ڕزقە پەیا بکەیت ئەمە نیعمەتی خوایە خوا پێ دەڵێ ئالەوەی کە من داومیتێ لە چ لایەکێکی لە چل دینارێکی بە بەو فەقیرە پێ و ئەغزە پێ زۆرە بە تەمای خوای گەورەش هەر بیڕژێنێ بەسەرتا ئەوەی کە شعور بەمە نەکات دەستی نەچێتە ئەوەی تۆزێ بەشی فەقیر و هەژار با و حەقی خوای لێ جیا بکاتەوە کە زەکاتی ماڵی خوایە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی بەس زەکاتەکەی لێ دەرکەیتە تۆ شەڕی پارەکە و نەماوە ئیتر بەڵای پارەکەت نەماوە حەڵاڵە پارەکە و باقیەکەی خۆتە حەزەکەی پڕ بەم ژوورە پارەت هەبێ پڕ بەم قاعەیە پارەت هەبێ کە تۆ زەکاتەکە لێدا ئیتر ئەویکیان حەڵاڵە مادەم بە حەڵاڵی پەیاو کردووە دەست نەکردووە بە حرامە فرمودەیەکە کە ئیبن ماجە بەزار بەیهەقی بۆمانە گێڕێتەوە لە حەدیثێکی عەبدوڵای کوڕی عومەرە و ئەم لەفزانی بەیهەقیەکە ئەیگێڕینەوە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرموویەتی یا معشەر المهاجرین ئەی کۆمەڵی کۆچبەرەکانەوانەی لە مەککە کۆچتان کردەوە بۆ مەدینە خصال خمس إذا ابتليتم بهن ونزلن بكم أعوذ بالله أن تدركوهن پێنج شت هەیە ئەگەر تووشی ئەو بەڵایە بوون پێنج بەڵا هەیە هەچ جار تووشی بوون یا بەسەرتانە ببارێ ئەو بەڵایە پەنا بەخواگرم کە بگەنە ئەو کاتی تووشی ئەم بەڵایانە بن یەکەمینیانە فەرمێ لم تظهر الفاحشة في قوم قط حتى يعلنوا بها إلا فشا فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم فەرمێ هەج میلەتێک هەج کۆمەڵگایەک بە ئاشکرا کاری فاحیشیان تیا بڵاو بۆ زینا و شەڕواڵ پیسی بە دڕەوشتی هەج قەومێک فاحیشە لیان تیا بڵاو بۆ حتا یعلینوا بها تا بێ بە ئاشکرا شوێنی ئاشکرا مەلهە و نادی و شوێنی فاحیشیان هەبێت إلا فشا فيهم الطاعون والأوجاع التي لم تكن في أسلافهم إلا خواي قورا أو ملته أو كوملغايا پتاو درد و طاعونی وای بو ئەنێرێ کە ئەو نەوعە دەردە لەناو قەومەکانی پێشتر باوی هەر نەبوو هەرکەس نەیزانیوە پەتای واتان بۆ ئەنێرێ نەوعە تووشی دەردی واتان بۆکە کە ئەفڵەن لە ئومەتانی پێشووترا هەر نەبووە وەکو ئەیدز و وەکو ئەنفلۆنزای بەراز و ئەنفلۆنزای تەیروتیور و سفلس و فیلان و زوهری و ئەنواع ئەشکال نەخۆشی کە هەر هەمووی لە شەڕواڵ پیسی و دایان پیسی و پەیابێ خوای گەورە بەڵای واتان بۆ ئەنێرێ دەردی وا بۆ ئەو میلەتانێرێ کە پێشتر ناوی نەبیسراوە لە ئومەتەکانی پێشەوە لە ناو باو باپیرانتانە ئەمە یەک دوو ئەفەرمێ ولم ينقصوا المكيال والميزان إلا أخذوا بالسنين وشدة المؤونة وجور السلطان هەج میلەتێک تراز و بازی بکەن پێوانە و کێشانەکانیان سووک بێ فێڵ لە خەڵک کەن لە کێشانە و لە پێوانەیان ڕاز نەبن ئیلا خوای گەورە تووشی گرانیانەکە باریان قورزەکە ظاڵمیان بەسەرا زاڵەکە کە زوڵمیان لێ بکات دەسەڵاتداری ظاڵم هەج میلەتێ لە ترازوو لە کێشانە و لە پێوانەیانە غەدریان کرد فێڵیان کرد لووشیاندا فێڵیان لەو خەڵکە کرد کابرایەکدا ترازوویەکی داناوە بۆ 100 غرام کیلۆیەک 1000 غرامە ئەم نۆسەیە کاتی ئەگەر بیکێشی چۆ تو زانی لە کولی کیلۆیەکە ئەیکێشێ بۆ خەڵکە 100 غرامی لێ دفێ پێوانەیەکی داناوە ئاو گێچێکە بەدەفێ و عەلاگەیەکە پیاکان لە کولی عەلاگەیەک 200-300 غرامی لێ ئەدفێ
لروجك بشد بصدنا فردو صدنا فرفروشة حسابك أمنك بتر روجي قيامت ديتو بردمي ترازوكي خوا ككذ أعمل لك خوش نابت نزیکەی 100,000 کەس یەخەیەک کەلەماوەی ئەم دە ساڵ کاسپیە ئەم پیاوەشتی پێ بفرۆشتەوە هەرێکی هاتوو داوای حەقی سەغرامەکەی خۆیەکە لە قیامەتە جاوەرە 100,000 کەس یا مدعی وەستا بێ دە ساڵ تۆ دوکانداری و کردووە بەقاڵی و کردووە وشکە و فرۆشتووە هەرچێکی کردووە ئەو هەموو خەڵکەی لە ماوەی عومر تا تۆشتر پێ فرۆشتون کە تراز و بازی و کردووە و پێوانەکە و کێشانەکە تەواو نەبووە هەر هەمووی دێ داوای حەقی خۆیەکە جەنابیشە ڕوت و قوت و پێپەتی و سەرپەتی و خەتەنە نەکراوە لە بەردەمی خوایە هیچ پێ نییە ئەگەر خێرێکی هەبێ خوای گەورە ئاڵادی خێرەکەی بەنەوە بەمە خەڵکە نەیەکە و نەدوانە و نەسیانە و نەدێ و نەبیستەوە عالەمەکە کەسی نانافیتەوە ئەمەوانە من کەشتر پێ فرۆشتون دوای مەلایکەتەکان خوای یان خێری تەواو بووە هێشتا خەڵک زۆر ماوە دەیجا خوای گەورە فەرمێ بەپێ ئەو غەدرەی کەلەی کردوون لە گوناحی ئەو خەڵکە هەڵگرن بێن بە کۆڵیا لە پێشا خێرەکەی هەموو بەشێتەوە یا بۆ خەڵکە ئێشتا بەش ناکە اینجا گوناحی خەڵکەکە دێنە یەن بە کۆڵی جافرێنە ناو جەهەنەمەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەعمە مفلیسە لە ئومەتەکەی من لەبەر خاتی چی 100 غرام کە بیدزێت تەماعی 100 غرامێ بێ کە هەمووشی هەر لە دنیاشا بێ بیا بە دەرد و دەرمان بۆ ماڵ و منداڵی ئەمە دوو خاڵ سێم أفرمي ولم يمنعوا زكاة أموالهم إلا منعوا القطر من السماء ولولا البهائم لم يمطروا أفرمي هجم التي الزكاة ماليا ندن دزبنو كان لعاسي دركني زكاة مالكانيانا إلا خواي قورا بارانيا لعاسمان دي أقريتوا باراني عاسمانيا لي أقريتوا وأقل لبرخاتي آجل وحيوانات وحشرات جنبوايا أو توزا بارانا شيبونا أبارانا أو توزا شيكا أباريت لبرخاتي وآجلانيا ئەویش کە ئەیبارێنێ و ئەیبارێنیانی کا بەلافاونێ بۆی ئیفادەی لێ نەکەی بۆی دڵت پێی خۆش نەبێ یا تۆسپۆس بۆ دەبارێنێ کە ئیفادەی لێ نەکەیت و کانیا و ئاوەکانی پێ نەتەقێت بەس ئەوەندە ئەبارێنێ و ئاژەڵانەی پێ بژین ئینە تۆ مستحەقی ئەوە نیت کە زەکاتی ماڵی خوا ئامادە نیت ئەو هەموو سەرۆت و نیعمەتەی دابێتی لە 40 دینار دینارێکی جیا بکەیتەوە بێی بە فەقیر و هەژار خۆ تۆ نایی بەخوا خوای گەورە پێویستی بۆ دینارن نییە ئەم فەقیر و هەژارەی داناوە تۆ تەقوای لە تۆ دەست ئەکەوێت نیعمەتەکە هەمووی خوای یاوێتی ئەم دنیاە با پێتان بڵێم خوشکان برایان ئەمەندەی نیعمەت لەسەر دروست کراوە چەند ملیار لەسەر زەویە بەشی دە ئەوەندەی کەش خەڵکی لەسەر بێ بەشی یەکات کە فەقیر دروست دەبێ لەبەرەوە نیە خوا خێر و نیعمەتی دروست نەکردو بەشێوە با بەڵکو لەبەرەوەی زاڵمان و ستەمکاران و چاچنۆکان بەشەکەی ئەوانیژە خۆن هەمووی لوژەدەن بە ڕێگەی سو خواردن و بە ڕێگەی شەڕ و ئاژا و تەعەداکردن و ئەرسوتان و ئەرزداگیرکردن و ماڵداگیرکردنی خەڵکەوە اینجا زەکاتی ماڵەکەشیان نادەن هەمووی زاڵ مستەمکارە کە بەشێ و فەقیر و هەژارە ئەخوا ئاوای لێ ئەکات ئەمە سێ چوارەم أفرمي ولا نقضوا عهد الله وعهد رسوله إلا سلط عليهم عدو من غيرهم فيأخذ بعض ما في أيديهم هجم ملتكيش عهد بيماني خواها الوشينوا بەڵێنێکە لەگەڵ خوایە داویانە بەڵێنێکە داویانە بەخوا و بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئیلا خوای گەورە ئەو میلەتەوا لێکات دوژمنیان بەسەرازاڵەکات کە ڕەحم بە گەورە و بچووکیان نەکا بەسەریەکە دیان پێشێنێ ئەم عهد و پەیمانەی کە خوا داوێتی بە ئێمە ئەم دینەی ئێمە کە یاوێتی بێمە دەستی پێوە بگرین کە پشتی تێ نەکەین کە دیفاعی لێ بکەین کە نەچیشە بەنامی پڕوپوچی ترکەوین قورئانمان هەیە فرمودی پێغەمبەرمان هەیە صلی الله عليه وسلم چین ئەم پەیمانەی خوا کە ئێمە لەگەڵ خوایە داومانە و پێڵین موسڵمانین کەچی بەرنامەکەی خوا و کتابەکەی خوامان خستۆتە پشت خۆمانەوە شوێن هەموو ناوێکی هەڵبەسراوەکەین کە هەمووی بەرنامەی جوورایی وڵاتانی ترەی هێنینێکی بە قورگی میلەتی خۆمانە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ هەچ کەسێ ئەو عهد و پەیمانەی خوا شکان ئیلا خوا دوژمنێکیان بەسەرازاڵەکە کە ڕەحم بە گەورە و بچووکیان نەکە پێنجەمینیشانە فەرمێ وما لم تحكم أئمتهم بكتاب الله هەج میلەتێک و هەج قەومێ پێشەواکان و مەسئولەکانیان و دەسەڵاتدارەکانیان حکم بە قورئانەکەی خوا نەکەن ئیلا جوعیلە بەئسهم بەینەهم ئیلا خوای گەورە شەڕ و ئاژاوە ئەخاتە بینی خۆیانەوە هەمویان یەکترە خۆن هەمیان پەلاماری یەکترێن کوشت و کوشتارەکەوێتە ناویانەوە خوێن ڕشتنەکەوێتە ناویانەوە هەج میلەتێک حکم سەرکردەکانی ئەو حەدیثەکەی پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ومن لم تحكم أئمتهم هەج میلەتێک ئیمامەکانیان پێشەواکانیان سەرکردەکانیان مسؤولەکانیان حکم بكتاب الله نەکا بە کتابەکەی خوا بە قورئانەکەی خوا نەکا إلا جعل بأسهم بينهم إلا خوای تبارك وتعالى هێز و قووەتەکان وا لێکە هەمووی لەسەر سەری یەکتر بەکاری بێنن
شەڕ خاتە ناویانەوە ئاشوب بەخاتە ناویانەوە کە یەکتر قەتڵ و عام کەن و یەکتر لەناو بەرن شەڕی ناوخۆیان خاتە بینیانەوە ئەم پێشتە پێغەمبەر صلی الله علیه و سلم پنا بەخواگرم بگەنە ئەو سەردەمە ئەگەر کەوت ناو سەردەمە ژەمە باش بزانن هەج میلەتێک بە ئاشکرا فاحیشە و داوێن پیسیان تیاپەیا بوو هەتاکو بە ئاشکرا مەلهە و باڕ و شوێنی فەسادیان هەبێت ئیلا خوای گەورە نەوعەدەرد و پەتای وایان بۆ نێرێ کە ناویان هەر نەبیست و لە باو باپیرانیان نەشتیوانە بووە دووهەمینیشان هەج میلەتێک ترازوبازیان تیابوو کێشانە و پێوانەکانیان فێڵی تیابوو ئیلا خوای تەبارەک وتەعالا تووشی گرانی و بارقورسیان ئەکات و تووشی ظڵمی سوڵتان و دەسەڵاتدارەکانیان ئەکات و هەج میلەتێکیش زەکاتی ماڵیان نەدەر خوای گەورە بارانی ئاسمانیان لێگرێتەوە لەبەر خاتی ئاژەڵەکان نەبوایە ئەو تۆزە بارانەشی بۆ نە ئەبارانن هەج میلەتێکیش ئەهد و پەیمانی خوا هەڵوەشێنن خوای گەورە دوژمنی دەرەکیان بە سەرازاڵەکە هەج میلەتێکیش سەرکردەکانیان حکم بە قورئان و بەرنامەکەی خوا نەکەن ئیلا خوای گەورە شەڕی ناوخۆ خاتە بینیانەوە ئەمە حەدیثی پێغەمبەر صلی الله علیه و سلم وا بزانم هەمووشیمان بە چای خۆمان دیوە وابزانم لە هیچیان بەدەر نەبووین لەم پێنج بەڵایی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم باسەکە کە هەر پێنجان ئەمڕۆ بە چای خۆمانە بینین خوا پەنامان بە لە فەرمودەیەکی کەشا پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی کە ئەسمای کچی زەید بۆمانە گێڕێتەوە دەڵێ من و پورم چوین بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەسمای کچی زەید دەڵێ لەگەڵ پورمان کەڕەتێ چوین بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم بازنەی ئاڵتونمان زۆر لە دەسا بوو فقال لنا أتعطياني زكاة في فرموين أو زكاتي أو بازنا نادن أو بازن ألقان لدستانا أو أعطوني لدستانا قالت فقلنا لو تمنى والله يا رسول الله زكاتي ما ندعو فقال أما تخافاني أن يثوركم الله أثورة من نار أديا زكاة الله فرموي أينات السن خواي قولي لبري أوا بازني ألتون كاتا قولوا دستانا دبرون زكاة كي بندي ئاڵتون مان لە دەسابوو وڵە بازنەی زۆرمان لە دەسابوو چون بۆ لای پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ پورما مەیەکێ لە ئافرەتە سەحابەکانی گەڕێتەوە کە ناوی ئەسمای کچی زەیدە ئەڵێ کەڕەتی لەگەڵ پورما چووین سەردانی پێغەمبەرمان کرد صلی الله علیه و سلم کە ئەوەی بینی لە دەسمانە وتی ئەوە زەکاتی ئەدەن وانە وەڵای یا رسول الله وتی دەی ناترسن ئەو ڕۆژی قیامەت هەر هەمووی ببێ بە ئاگر و کرێتە قۆڵتانە و دەستانەوە دەبڕۆن زەکاتەکەی بەد پێشەوەی ئاواتان لێ بڵێ طبعا کەسانێک هەیە حەزەکە خێر بکە حەزەکە چاکە بکە بەڵام لەوانەیە پارەی نەبێت لەوانەیە پارەی زەکاتی نەبێت بۆ یەکە زۆر جا فەقیرەکان ئەڵێن ئەگەر پارەمان نەبوو گە دەوڵەمەندە بووین ئاوا خێرمانە کرد و ئاوا ئەماندا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێت لە حەدیثێکە کە ڕافعی کوڕی خەدیج بۆمانە گێڕێتەوە دەڵێ لە پێغەمبەرم صلی الله علیه وسلم دەیفەرموو العامل على الصدقة بالحق لوجه الله عز وجل كالغازي في سبيل الله حتى يرجع إلى أهله دليل پیغمبر صلى الله عليه وسلم دي فرمون أو كسي كاري كوكردنوي پاري خيركات كويكاتو بوي بيا بفقير و هجار پارك لوج نادا لي نادزي ليلا نادا أو كريك بوي دانا وكريكي خوي ورقريت ئەوەی کە پارە کۆ ئەکاتەوە ئەگەر بۆکو مۆزەفی بێت ئەوەی کە هەڵەسێ بەکارەکە بەشی خۆی بۆ جاکراوەوە معاشەکەی خۆی ئەگەر نا هەروە لە ڕای خوا کۆیەکاتەوە پارەکە لێیلا نادا لێی لوژ نادا لێی نادزێ لێی جا ناکاتەوە بەڵکو وەکو خۆی ئەیگەێنێتە دەستی فەقیر و هەژارەکان پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمی وەکو ئەوایە لە غەزایە بێ لە پێناوی خوایە لەگەڵ ئەو مجاهیدەی لە غەزا هیچ فەرقی نییە خێری ئەو کابرایەشەیە کە سەدەقە کاکە وەکو خێری هەیە کەواتە هەفتان بۆ کارێکی ئینشەڵڵا ئەگەر ماین و نەمەدین لە ئەڵقەی داهاتووە زۆر زیاتر باسی ئەماکەین کۆکردنەوەی پارەی خێر و فێڵکردن لێی چ تاوانێکە ئینشەڵڵا ئەگەر ماین و نەمەدینەوە خینە ئەڵقەی داهاتووە خوای گەورە یار و یاوەرمان بێ تاکو بە یەکتر دەگەینەوە لە بەرنامەیەکە بەخوای گەورەتان ئەسپێرم وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وبەرەکاتوه